خۆم قوتابیم لێرە دەرچووی ساڵی ئەم ساڵم واتە 2019 و یەکەمی بەشی ژمێریاریم لە هەردوو ساڵدا و یەکەمی پەیمانگای تەکنیکیم بە پلەی دووەم. هەدەفی من ئەوەیە کە بگەم بە بڕوانامەی دکتۆرە لە ژمێریاری، ئەوەیە کە نەوەستم تا ئەو کاتە. ئەوە خولیایەکم و ئاواتمە. گەورەترین ڕۆژی من ئەمە بوو و پێشی گەشتم. زۆر سپاسی دایک باوکم و خێزانەکەم ئەەکەم. بەڕاستی دایک باوکم هاندەرێکی سەرەکی بوون بۆ من، ئەگەر ئەوان نەبووانە ئێستا لێرە نابوو. زیاتر لە 350 قوتابیمان دەرچوونە، ئامانج لە دەرچوان ئەمە بوارەکی وامان دایتە قوتابیان کە زیاتر بتوانن دەرفەت بە خوێندن بدەن و لەو شوێنانەی کە وەرنەگیراونە لێرە ئامانجەکانیان بهینەدی. ئەو قوتابیانەی کە لێرە تەواو دەکەن لەو قۆناغە تێپەڕ بووینە لێرە هەست بە دوای 18 ساڵینە زیاتر خۆیان بەرپرسیارن لە پەروەردەکردن و پێویستیان بە پەروەردەکردنیە، بەڵام لە هەمان کادا هەموو دەستگایەکی ئەکادیمی پەروەردەکردنی تێدا دەگرێتەوە و زیاتر دەیانەوێت چارەنووسی مستەقبەلی خۆیان ببینن قوتابی لێرەکانەدا. لە ڕۆژهەڵاتەوە هاتووم. دووەم پێشانگای تایبەتمە بە زەوڵ پێشانگامە لە سلەیمانی. حەزم کرد شتێکی دەکۆراتی و مۆدێرنم کردبوو، حەزم کرد لێرە داینێم و زانکۆشم 4 ساڵە تەواو کردووە، زانکۆی گرافیک لە ورمێ. لەو ماوەی 4 ساڵەیە ئیشوشتم کردووە بۆ خۆم، بەس ساڵونیەکە ئیشیم پێشانگایام کردووە. کارەکانیشم مۆدێرنن، دێکۆراتیون، لە پلەتی زەیت و ئاڵتونومی استفادە کردووە، کارهای بەرجەستەی تایە. من وەکو باوکی ڕۆژینا کە ئەم پیشانگای کردوێتەوە، دیارە حەزی لەم سەبکی مۆدێرنەیە زۆرتر لە بازار لەم مەدرسەی مۆدێرنەیە ئیشەکات، بەڵام ئەنواع و ئەشکالی هێناوە بۆ ئێرە بۆی کە شتەکان ببیندرێ لە بۆکان و لە بانە ئەوانش چەند جارێک پیشانگای کردوێتەوە و ئێمەش دیارە وەکو من وەکو باوکی زۆر هاندەری بووم و زۆر پێی خۆشحاڵم کە زەحمەتەکانی تەئسیری بۆ توانێتی پیشانگایشی ئاوا بکاتەوە و ئارەزووشمانە بتوانین لە شارەکانی کەش ئاوا پیشانگایە بکاتەوە. Я люблю игру Overwatch, и это один из самых любимых персонажей. И для меня это было большим достижением участвовать в подобном фестивале, быть на стенде Blizzard. И я считаю, тут очень большое количество людей. Это немного отвлекает и отчасти мешает, но это очень интересно, прикольно, когда люди оценивают твой труд, который ты вкладывал в костюм и образ. Сегодня я в роли персонажа Тиранда из игры World of Warcraft. Мне очень давно нравится жизнь игр, и очень приятно находиться в такой среде, где многие занимаются тем же, и можно посмотреть на игры, на новинки и прочее. Сложно сказать, делаю я сама, а стоимость материалов, порядка 20 000.